اما برای خواب بدیم باشور کردستان لگل روزنامه‌وان اسماعیل حما و مجاره بنرخینن سلاف لوا اسماعیل ایرو گاوک دیروکی جالی کوما آشتی و جواکا دموکراتیک یا گریلاین آزادی گاوک دیروکی لپیشیا چاو جیهان لپیشیا راگاندن تیاویتن گاوک به وی رنگی لسر بانگا ریبر عبدالله اوجلان یا آشتی و جواکا دموکراتیک تیاویتن گاوک به وی رنگی و چه بخواره بینه سڵاو هەواڵان ئەمڕۆ لە باشووری کوردستان یەکێک لە ڕۆژە مێژوویەکان چێبوو ئەمڕۆ لە یەکێک لە شوێنە مێژوویەکان کە پێی ئەوترێ ئەشکەوتی جاسەنە ئەم ئەشکەوتە مێژوویەکی لە بەرخودان هەیە مێژوویەکی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران بەڵام ئەمڕۆ ئەشکەوتی جاسەنە پەیامێکی ئاشتی نارد بۆ وڵاتانی دنیا ئاشتی نرد بۆ گەلانی جیهان ئەشکەوتی جاسەنە یەکەمین ڕۆژنامەی بانگی حەق لە ئەشکەوتی جاسەنە دەرچوو ئەو کاتە شێخ مەحموودی حەفید وەک یەکەم مەلێکی کورد لە ئەشکەوتی جاسەنە بانگی حەقی ڕاگەیان بەڵام ئەمڕۆ گەریلاکانی پەکەکە لە ناو ئەشکەوتی جاسەنە بانگی حەقیان جارێکی دیکە وەکو هەنگاوێک بۆ ئاشتی ڕۆبەڕووی گەلانی جیهان کردەوە ئەمڕۆ گەریلاکانی پەکەکە ئەو مەفرەزەیە کە پێک هاتبوون لە 30 کەس لە ئەشکەوتی جاسەنە لە باشووری کوردستان لە پارێزگای سلێمانی چەکەکانی خۆیانیان لە ناو برد و سووتاندیان وەک هەنگاوێک بۆ ئەو بانگەوازەی ڕێبەر ئۆجلان کە بانگەوازی کردبوو ئێمە ئیدی چەک بێدەنگەکەین هەنگاو بەرەو ئاشتی هەڵدەگرین. بله برز اسماعیل یعنی اف چاو لحکومت ترکیه اف گاوا کوهاتیا آویتن جبو دست بکرنا پیواجوی که جدی یا آشتی جالی کوما آشتی و جواکا دموکراتیکه چاو لحکومت ترکیه کو حکومت ترکیه جه گاوا که وصاب جدی برنگه که درست نزی بانگا ریبر عبدالله اوجلان به لگوردی تنا و حکومت ترکیه و گاوکی وی رنگی باویجه گاوکی بر بچاو ئەمە سێهەمین جارە گەریلاکانی پەکەکە چەکی خۆیان ڕادەست دەکەن و گروپی ئاشتی ئەمە سێهەمین جارە کە لە مێژووی پەکەکەدا ساڵی 2002 ساڵی 2010 و ئەمڕۆژ کە مانگی حوتی 2025 ئەمە سێهەمین گروپی گەریلاکانی پەکەکەیە کە چەکەکانی خۆیانیان وەک نیەتپاکیەک بۆ هەنگاونان بەرەو ئاشتی چەکەکانی خۆیانیان ڕادەست دەکەن و دەچنەوە بەرەو باکووری کوردستان ئێستا حکوومەتی تۆپەکە لە باشووری کوردستان پندێکەیە دەڵێ ئیدی تۆپەکە لە ساحەی ئاک پارتی و دەوڵەتی تورکایە کە پێویستە دەوڵەتی تورکیا ئیدی دەستکاری یاخود یاساکانی دەوڵەتی تورکیا هەموار بکاتەوە کە یاسای ئەو یاسایانەی کە دژی تیرۆر دەری کردووە و پێویستە ئیدی پرۆسەکە ناوێکی لێ بنرێ کە پێویستە ناوی پرۆسەکە ناو بنرێ ئاشتی خۆتان نەزانن ئێستا لە تورکیا تا ئێستا پرۆسەکە پێی دەوترێ لە ناوبردنی تیرۆر بۆیە پێویستە ئیدی حکوومەتی تورکیا هەنگاو هەڵبگرێ و بێتە پێشەوە و ئەو کۆمیسیۆنەی کە ئۆجلان لە پەیامەکەیدا بانگەوازی بۆ کرد ئەو کۆمیسیۆنە دروست بکرێ و لە پەرلەمانی تورکیا ئەو یاسایانە هەموار بکرێتەوە و ئەو گەریلایانەی کە سوکی خۆیان بێدەنگ کرد و سوکی خۆیان دانا ئەمڕۆ ئەو گەریلایانە بگەڕێنەوە بۆ باکووری کوردستان و ژیانی ئازادانەی خۆیانیان دەست پێ بکەن و بگەڕێنەوە ناو بابەتی سیاسی هەر کەسێک هەر ژیانێک هەڵدەبژێرێ بچێتە ناو ئەو کایە سیاسی و ڕۆشنبیریەی کە پێویستە لە باکووری کوردستان چێ ببێت و پێویستە لە هەموو ئازادی خوازانی دنیا پێویستە لەسەر هەموو هونەرمەند و ئەوانەی کە دۆستی مرۆڤایەتی و دیموکراسین پێویستە ئەوانە بەرەو ئەم هەنگاوەی پەکەکە هەنگاو هەڵبگرن و قۆناغی ئاشتی قبول بکەن و ئەم هەنگاوەی پەکەکە بەرز بنرخێنن. روزنامه‌وان اسماعیل حما ji Başûrê Kurdistanê li gel me bû gelekî spas ji parvekirin agahiyyan.